ناوەندی حەوت و کارگەی کەلتور پێکەوە پرۆژەیەکیان هەیە کە بۆ ئەو کەسانی کە خوازیارن یان ئارەزومەندن لە نیگارکێشانە و ئەیانەوێت لە پێشانگایەکە بەشداری بکەن هەموو کەسانە کۆکەنەوە ڕۆژەکەش ناوانێن ڕۆژی تابلۆ کە ئەمە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی باشووری کوردستان و شاری سلێمانی ئەم ڕۆژە ئەکرێتەوە تایبەت بۆ کەسانی کە ئارەزومەندن لە تابلۆ کێشانە باسێک لەم ڕۆژە ئەکەین باسێک لەوەکەین کە چێن و کەسانی ئەتوانن لەم ڕۆژەیە یان لەم پێشانگایە بەشداری بکەن لەگەڵ زۆر بەڕێز بەختیار سعید بەڕێوەبەری ناوەندی حەوت مامۆستا سڵاو دەبێ بەخێر بێت بەختیار بەخێر بێت باسێکمان لە ڕۆژی تابلۆ بۆ بکەیت ئەم بیرۆکەیە چۆن دروست بوو و چێن ئەو کەسانی کە ئەتوانن لە ڕۆژی تابلۆیە بەشداری بکەن بیرۆکەکە لەوە سەرچاوی گرت 15 نیسانی هەموو ساڵێک ڕۆژی هونەرە کە یونسکۆ دیاری کردووە لەم ڕۆژەیە لە سەرتاسەری جیهانە چالاکی جۆرە و جۆرەکرێت سەردانی گەلەریەکان مۆزەخانەکانەکرێت پێشەنگا کرێتەوەوانە دیبەیتەکرێت وەرکشۆپەکرێتەوەوانە شتی زۆر جیاوازەکرێت بۆ ئەم ڕۆژە هەڵبژێراوە ڕۆژەکە بڵێن تایبەتە بە ڕۆژی لەدایکبوونی نیگارکێشی ناوداری ئیتالی لیوناردۆ داڤینچی بیرم لەوە کردوانە بۆ ئێمە ئەمە نەی کوردێنین بۆ ئێمە ڕۆژێکمان نەبێت نەک بە ناوی هونەر بە ناوی تابلۆ بێت ئەکرێ ئێمە ڕۆژی لەدایکبوونی یەکێ لە هونەرمەندەکانی خۆمان لە باشووری کوردستانە بکەینە ئەو هێڵە کە بتوانین ڕۆژێکی بۆ دروست بکەین باشە لە دوای پرسیارکردنم چۆن ئەمە بتوانین بیکەینە ڕۆژێکی با بڵێن ڕسمی نەک تەنهاوە بێکە ناوەندی حەوت ڕەنگە و کارگەی کللتوری ڕۆژێک دروستکە بە ناوی تابلۆ و کۆتایی پێبێن ببێتە ڕۆژێکی ڕسمی بەداخەوە لە پرسیارکردنەکە وەڵامەکەمەوە وەرگرتەوانەکە هەموو ناولێ نانێک پەرلەمانی کوردستان ئەو ناولێنانە بڵند کاری ئەوانە لێ سەرشا بڵێن پەرلەمان نەکەوتۆتە کارکردن تاکۆ بتوانین ئێمە ئەم مۆڵەتە وەربگرین بەڵام دوجار بڕیارماننا با ئێمە ئەم ساڵ بەم شێوەیە بیکەین دوجار بە ساڵی داهاتووە توانین مۆڵەتەکە شێوەیەکەیە ڕۆژی 1 مانگ با بڵێن دوو ڕۆژ بە شێوەیەکی کراوەیی کێ ئەوێ بەشدار بێت لەم پێشانگایە هەندێکی لەبێ ڕاستەوە خۆ کارەکات بوون منە تۆ یتاوێ حەزەکەی پۆرترێتێکت بۆ بکەن یاخود داوە لە هونەرمەندەکەکەی تابلۆیەکی گوڵێکت بۆ بکە سروش شتێکت بۆ بکە هەر شتێکە تۆ ئارەزوومەندبی لەوێ کەسەکە بۆت دروست دەکات هەمومان پێکەوە چی کۆم نەکاتەوە تابلۆ بە شێوە گشتێکە هونەر وەرە با هونەر پێنەوە دەرگایە کە هەمومان بە خۆشەویستی و بەرەو ڕۆی یەک بین لە ڕێگەی هونەرە هەمومان ببینە هاوڕێی یەک بە هەمومان دوور لە هەموو شتەکانیکە لە دەوری یەک کۆ ببینەوە دروستکردنی ئەم ڕۆژە ئەم پەیامانی تایە باشە مامۆستا بەختیار وتت 1 و 2 مانگی 8 1 و 2 8 باشە ئەم ڕۆژەتان دیاری کردووە هاوکاتە لەگەڵ لە دایکبوونی کامە نیگارکێشی کورد چونکە سەرەتا ئاماژە بۆیە کە لیۆناردۆ داڤینچی 15 چواری لە دایک بووە بۆی ئەو ڕۆژە دیاری کراوە بە ڕۆژی جیهانی هونەر پێم بڵێ ئەو ڕۆژتان بۆ چێڵ ڕۆژەکە بڵێن دیاری نەکراوە تا ئێستا بڵێن کە سەرەتایی لە دایکبوونی چ هونەرمەند دەبێت چونکە ئەمە وڵاتەکەمان نییە بیرمان لەوە کردوانە بەروارە دابێن تەناوکو سەرەتایەک بۆ پرۆسەکە دواتر لەگەڵ ئەوەی کە پەرلەمان بکەوێتە کارکردن ئێمە سەرەتایی بڵێن ژیاننامە بۆن منە 1 4 5 6 هەر بەروارێک بێت بەڕسمی مۆڵەتی بۆ وەرەگرین و جێبەجێیەکەین دەستان خۆش بێت بۆ ئەم ساڵ بەم جۆرەیە و ساڵی داهاتوو گۆڕانکاری تیاگرێت باشە پێم بڵیت ئەگەر کەسێک ئێستا ئارەزوومەند بێت بەشدار بێت لەو ڕۆژی تابلۆیە چۆن پەیوەندی بە ئێوە بکات چۆن بتوانێت بەشدار بێت ئێمە ڕکلامێکمان کردووە هەموو وردەکاریەکانی تێ و لە من کاتا ژمارەیەکی تەلەفۆنیشی تایە هەموو بڵێن تا ئێستا بڵێن ژمارەیەکی باش خەڵک پەیوەندی کردووە هەندێک لەوانەیە کە مامەسای هونەرن لە ناو خوێندنگاکان یا خۆت خوێندکارەکانیان ئەوانەی هەر هەوادارن نەماڵەوە بۆ خوێندکاری نیگارکێشیەکەن پەیوەندیان کردو و ناو نووسراوە هەمووی باجی بۆ دروستەکرێت و جگە لەوەی کە بڵێن کاری نیگارکێشەکە ئەکرێت ستاندانرێت و تابلۆی لەسرە لەمان کاتە گروپێکی مۆسیقا و گۆرانیشی لێیە لەمان کاتە ئەوەش تەواو هونەریە ئەوەش بڵێن پاڵپشتێک بۆ کارە هونەریەکە واتە تۆ ناچی لە بێدەنگیەکە کاتێک بەرسی نە ئەو گروپێکی تیبی مۆسیقا هەیە کە با بڵێن کۆمەڵک گەنجن بارەدارن کە بڵێن کۆلیجی هونەریان تەواو کردوتوانن کۆمەڵە بەرهەمی هەم مۆسیقی هەم گۆرانیش پێشکەش بکەن لەمان کاتە بوارێکی کۆفیشەیە کەواتە تۆیتە ناو دنیایەکی دوور
لە شڵەژان و دوور لە سەریە شەومانە یەی بۆ کاتێکی زۆر ئەوەی کە خۆ دیاریەکەیت لە ئارامی و پڕ لە ڕەنگە لە سەریە بیت لە کەشێکی تەواو هوەریە. ئەنجا مامۆستا ئاماژە بۆ کرد کە پێویستە و کەسانە پەیوەندیتان پێوە بکەن بۆی کە بەشدار بن لەگەڵ ئێمە لەو ڕۆژەیە. باشە ئێوە مەرجتان هەیە بۆی ئەو کەسانی کە بەشدارە بن بۆ وێنە کێشان مەرجتان هەیە کە بەشدار بن لەگەڵتان؟ هیچ مەرجێکمان نییە بۆی هەموو کەس بتوانێت بەشدار بێت. هیچ بڵێن ئەوە نییە تۆ بڵیت ئەما بێ پەیمانگای هونەرجوانەکانی خولیایە بڵێ بایمە بێن ئەم دەرگایە بکەینەوانە کۆمەڵە خەڵک هەیە لە کوڕ و لە کچ پێویستی بە دەرگایەکە بیکەیتەوە پێویستی بەوەیە تۆ بیناسیت کە ئەم ئەسە زۆر باشەی هەیە بەڵام هەلی بۆ دەرنەکەوتووە کە بناسرێت لەوێ ئەو هەلەی بۆ دەرەکەوێت. ئەوەی کە زۆر گرنگە بۆ ڕۆژی دووەمی چالەکەکە ئێمەیەکی لە تابلۆکان مەزا دەکەین. یەکێک لە تابلۆکان بەڵێ بنەوە تابلۆیەکی جەنابەت بەشداریت کردووە. ئەم تابلۆیە تۆ لەوانەیە نرخێکی دیاریکراوی لەسەردابنی بۆ نمونە $300 $200 لەسەردانی لە مەزادەکە لەوانە بچێتە $1000. ئەم پێشبڕکێیە ئەم کارە زۆر گرنگە لە ناو هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی کە وەکو پایتەختی ڕۆشنبیری بیرۆکەی جیاواز بێتە پێشەوە. بەدڵخۆشیەوە لەو بڕوایدام کارێکی زۆر باشی لە دەرچێت و بە ساڵی داهاتوش دەوڵەمەندتری بکەین. بنمونە ئێمە بۆ ساڵی داهاتوو کۆمەڵێک هەل هەیە کە بڵێن لەو کاتە ئەگونجێت. بنمونە ئەتوانین وەرکشۆپمان هەبێت لەمان کاتە ئەتوانین پێشانگای جیاواز هەر لەو ڕۆژە مەرجنی هەر لە ناو کارگایە بکرێت. بۆ نمونە لە مۆزەخانی سلێمانیش پێشانگایەکە بێت. بۆ نمونە لە مۆزەخانەی ئەمنە سوورەکە پێشانگایەک واتە ئەو هەموو هۆڵی کە هەیە چالاکی تیا هەبێت. لەبەرەوە چۆن ئەگەر بەڵێن وا ناوی بێنەوە کە ڕۆژی مۆسیقا بێت لە سەرتاسەری دنیا لە شەقامەکانەوە لە ناو هۆڵەکانەوە لە هەموو شوێنەکانە کاری مۆسیقا کرێت. وەرە بە ڕۆژی تابلۆش بکەین بێمە. جوانە دەستان خۆش بەبەست بۆ ساڵی داهاتووش کەم گۆڕانکاریانێتیاکەن هەر لە شاری سلێمانیە بێت یان لەسەر ئاسی هەرێمە تۆ کە مۆڵەتی دۆرکرد و کاتە لەسەر ئاسی هەرێمی کوردستانە بێت. ئەی بۆ ئەم جاران کەسی تیا بێ لە دەروی شاری سلێمانی؟ ئێمە دیاریمان نەکردو بەڵام ئەگەر خەڵک بێت بەشدار بکات مشکلەیەک نییە. زۆر باشە. کاروچەرگەکانی ئەو ڕۆژە کە بەڕێوە ئەچن چی ئەبێت جگەل لە وێنە کێشان و جگەل لە میوزیکی چالێکی تر بەڕێوە ئەچێت لەو ڕۆژەیە؟ تقریبان هەر ئەوەیە بەڵێ هەر ئەوە نابێت. باشە مامۆستا ئەگەر من سەردانی پێشانگاکە بکەم یەکێک لە تابلۆکانم بەدڵ بێت ئەتوانم هەر لێوە بیکڕم بەڵێ لە نیگار کێشەکە ڕاستە خۆ لە من کاتە بڵێن بازارکردنێکە بازارکردنەکە دوو مەبەستێ بڵێن تەنها لایەنە مادیەکە نییە. ئێمە ناوەندی حەوڕەنگە لە 2016ەوە کە دروست بووە هەوڵی ئەوەمان ناوە بڵێن تایتڵێکمان هەبووە بە کللتورکردنی تابلۆی هونەرمەندانی کورد. تۆ بۆ چێکی تابلۆیەکی کۆپی چینی یەکڕیت بۆ تابلۆی هونەرمەندێکی شار و وڵاتەکەی خۆت نەبێت کە لە ڕووی چێژەوە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی هەموو شتەکانەوە نزیکایەتی هەیە لەگەڵ توە. بەس کاتێک تۆ تابلۆیەکی سینی یان تورکی یان هەر شوێنێکی کاهێنیت لە دنیاکەی تۆ زۆر دوورە. لە هەمان کاتێ هونەرمەندێک تابلۆیەکە فرۆشە لە ڕووی داراییەوانە بەشێک لە ژانی بۆ دابینە بێت. هاوکاریەکی کە بەردەوام بێت لە کارە هونەری کەواتەوەرە با بە هەمومانەوە هەم ژیانمان بەکاری هونەری هونەرمەندانی خۆمان بڕازێنەوە لەمان کاتە هونەرمەندانیش بەشێک چەند هونەرمەند پەیوەندیان پێوە کردو تازە زیاتر لە 25 کەس بەشداری کردووە تا ئێستا. بەڵێ 25 هونەرمەند 25 نیگارکێش بەڵێ پەیوەندیان پێوە کردوون و بەشدارە بن لە ڕۆژی تابلۆیە. بەڵێ باشە ئێوە ئەتوانن تا چەند کەس بەشداری بکەن؟ فریە. کارگەی جگەرە چەند بگرێ کارگەی کولتوری چەند کەس بگرێ ئەتوانێت بەشداری بێت. شوێنەکەی بۆ دیاری کراوە ئەتوانێت بۆ منە لەوەندە مەترا تابلۆکانی خۆی نمایش بکات یان نەخێر ئەوە هەر فریە؟ هەر فریە هەمووی فری. بەڵێ ئەمە کارێکی زۆر باشە بۆی تۆ کە هاتی هەست بە هینەت نەکەی بربەستێک نەکەی ئەوە یەک پانتاییە تۆ توانی لەم پانتایە چی بکەیت هەم لە کاری نیگارکێشانی ڕاستەوخۆ لە من کاتەوە تابلۆانەی کە هەتا دروستکردنی ڕۆژەکە ئەو هەسەد لە دروستەکات کە هونەر کۆکەرەوەیە پێکەوە ژیانە خۆشەویستیە وەرە بە لە ڕێگەی هونەر بتوانین ئەمانە دروستکەین. دەستان خۆش مامۆستا بەڕێزت ببوورە ساوێن چۆن بە ئارزومەندانی نیگارکێشان و چۆن بە هونەرمەندانی نیگارکێشەڵیت بەشداری لەو پێشانگای بکەن فەرمونێرە توانیت بازاڕێک بۆ ڕۆژەکە خۆتان ڕۆژی تابلۆ بکەیت. هونەرمەندانی خۆشەویست و هەموو هەوادارانی کاری هونەری نیگارکێشان
خۆشحاڵە بین بە بەشداریکردنتان لە ڕۆژی تابلۆ. ڕۆژی تابلۆ هەلێکە بۆ بەدەرخستنی توانە جیاوازەکان. لەمان کاتە ئەتوانین ئەم ڕۆژە ساڵەوە بە ساڵ بە پێشنیاری ئەوەی خۆشەویست بکەینە ڕۆژێک کە ببێتە شانازی بۆ گشت لە یەکمان. لە ڕێکلامەکانە ژمارەیەکی تەلەفۆن هەیە 1970 هەمووتان ئەتوانن ڕێگەیەوە ناوەکانتان بنێرن و تۆمارەکرێت. دەستە خۆش بە مامۆستا. باشە مامۆستا پرسیارێکی تایبەت لە خۆ بکەم لەگەڵ هونەری کاریکاتێرە لە چیایی؟ ئێمە پرۆژێکمان هەیە ساڵانە ئەیکەین بە ناوی دیداری کاریکاتێری نێودەوڵەتی کوردی. زۆر بە دڵخۆشیێوانێت تەنها پرۆژەیە ئەگەر زیادە ڕۆی نەبێت لە سەراستی عێراقیش. ساڵانە ئێمە 5 ساڵ بە سەراستی نێودەوڵەتی کردومانە. کەمترین ساڵ کە بەشداری هەبوو لە 44 وڵات بووە. زۆر گرنگە تۆ لە ناو شاری سلێمانیەوە ناوی شارەکەی خۆت بەریتە ناو 44 وڵات. ساڵی ڕابردوو لەسەر ئازادی ڕادەربڕین بوو 55 وڵات بەشداری تیا کرد. شتێکی زۆر باشە بەڵام بەداخەوە ئەم ساڵ بۆی کێشەی داراییەوە نەمانتوانی بیکەین بۆ هیوایی کە هەر بەردەوامیتان هەبێت هەر هەبن مامۆستا بەختیار زۆر خۆشحاڵ بوون بەوارێ لەگەڵ